خێراتنتان نەکرد مامۆستانی بەڕێز وەکو ستافی کلێڤەر کە سەردانی قوتابیانتان کردیە کە ئەوڕۆ هاتونە لای ئیبراهیمی خۆشحاڵ بووین بەڕاستی دەستی ئەملایەکی خۆشبی ئیبراهیم ڕاستی کاریگەری مامۆستانی زۆر لەسەر بوو دەستان خۆشبی تەرجیحکردن و خۆماندووکردنیان ئەوەی زۆر گرنگیشی دەکردەوە لەسەر ئەوە بوو تەنها یەک ستافی مامۆستانی هەبوو هەتا ڕاستەکەی بەخۆم لەوانەشە پێم گوتی ئایا پێویستی دۆشتتر هەیە یانە قەت داوای نەکردێت تەنها ئەو ستافێک کە لە مەکتەب هەبوون کفایەت بووە زاوایان زۆر گرنگە مامۆستاکان کە هەم وەکو تەرجیحکردن هەم ئەو متمانە دروستکردنە لای تەڵەبەکە بتوانی بە یەکەوە وەکو ستافێک بەردەوام لەگەری ئەویان جێگای خۆشحاڵی بوو جا ئینشاءڵڵا نەخشەبێت لە تەڵەبەکانی تریشتان گرنگ ئەوە بوو مرتاح بوو لە کاتی دەوام لەگەڵ مامۆستاکان لەگەڵ بەعامەتەن لە هەموو شتێک ئەوە جێگای خۆشحاڵی بوو و نەتیجەکەشی بەدیا کرد لە خۆی بەزیاد بێ دەستی هەموو لایەکتان خۆش بی و بەخێر بێن. قوتابی ئیبراهیم هەڵمات ئەبزەیت لە ئامادەی کلێڤەری ناحکمی بۆ ساڵی خوێندنی 2023 الحەمدوللا توانیم بە کۆنمرەی 98.1 تەواوی بکەم و الحەمدوللا لە فەزلی خۆیان پاشان سوپاس بۆ دایک و باوک و گشت ئەو مامۆستایانە و ستافی ئامادەی کلێڤەر بە خێراتنی گشت ئەو مامۆستایانەش دەکەم کە ئەوڕۆ بەسەریان کردینەوە زۆر سوپاسیان دەکەم ئینشاءڵڵا قوتابیانی دوای خۆشمان بە هەمان قۆناغ بە سەرکەوتی تێدەپارێنن لەگەڵ ئەو ستافە بتوانایە الحەمدوللا من هەرتوانی لەگەڵ ئەو ستافە ببێ هیچ مامۆستایەکی تایبەت و خصوصی هیچ الحەمدوللا هەر لەگەڵ ئەو ستافە بەردەوام بووم هەر لە هاوینەکەیەوە هەتا وەکو وەختی داوامات و گشت مامۆستایەکان لەگەڵ ماندی بوون بە تایبەتی وەختی هاوینەکەی بە تایبەتی وەختی امتحانەکانی وزاری پێشی امتحانەکان شەوی امتحانەکان زۆر لەگەڵ ماندی بوونەوەش کە کاریگەری خۆیە بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم ئینشاءڵڵا بە هەمان دەبنە وەزیفەیەک لە بۆ قوتابیانی دوای خۆشمان ئەوانیش بە سەرکەوتووی تێپارێنن دووبارە دەستان خۆش بێت.